سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشەی ژمارەیەکی زۆر لە کاسبکارانی نێو هەرێمی کوردستان ئەوانەی لە بازاڕی ئۆتۆمبیل کەسابەتی دەکەن. بەشێکی زۆریان زیاتر لە 60 کەسیان ینی سەردانی ئێمەیان کردووە، داوای لە ئێمە کردووە بە دوواداچوون بۆ کێشێکی گەورەی ئەوان بکەین. دەڵێن ئۆتۆمبیلێکی زۆر هاتۆتە هەرێمی کوردستان. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان پارەی گومرگی وەرگرتووە. ئەوان دەڵێن ئێمە پابەندین بەوەی کە ئەو باجانەی لەسەرمانە هەمومان داوە. 3 پشکنینمان کردووە بۆ ئەوەی ینی دڵنیایی بدەین بە حکوومەت و بەلایەنە پەیوەندیدارەکان کە ئۆتۆمبیلەکان لە ڕووی سەلامەتیەوە ئۆکەی پێدراوە. 3 پشکنینی نێودەوڵەتی تەنانەت پشکنینی ناوەخۆ. بابزانین کێشەکانیان چۆنە وەک گرفتەکانیان بە چ شێوەیە کە ئێوە کۆمەڵی کەسن بەردەوام نامەدەنێرن تەلەفۆن دەکەن دێنە بەردەم دەستگا دەڵێن کاکە کێشەمانە. کێشەکەتان چییە؟ کاکە مەرەنجان ئەو سیارانە ئەمە لە دووبەی دەکڕین و سیارەکان هەمووی بەپێی قەرارە نوێیەکەی هاتیە. بەڵێ و سیارەکان ینی بە پێی ڕێنمایی بە هەمووی بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆیە. شەریکەی سیۆسیان دانایە کە فاسی سیارەکان دەکات. باشە ڕێنمایەکە چی دەڵێ؟ دەڵێن نابێت لێدرانێکی نابی لێدرانی زۆر بیتن و یعنی سیارەکە بە کەلکی ساقیتکردنی بێتن دەبی ساقیت کرێ. باش ئێوە بە هەمان ڕێنمایی بە هەمان ڕێنمایی هینایتمان و فاسی سیۆسیمان لە بۆ کردیە کە سیۆسی عقدی هەیە لەگەر شەریکەی عفو لەگەر حکومەتی حکومەتی سیۆسی ئەوە لەزگەکەی باسەی لە چیکرد ئەگەر برادەران بێن ئەمە سیۆسیە ئەمە لەزگەکەیە ئەوە لەزگەکەیە. باشە ئەم کۆمپانیای نێودەوڵەتی لەگەڵ حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم عقدی هەیە و ئەگەر ئەو سیۆسیە چی لە سیارەکەی بی ئارتی دووبەی لە بۆ دەکرێت یعنی وەکو هەزەی ئێرانەیە ئارتی دووبەی لە بۆ دەکرێت پاشان ئەو لەزگەی لێ دەدرێت کە لەزگەکەی لێدرا دێتە حدودی سیارەکە بار دەکرێت دەنێردرێتە حدودی لە حدودی دووبارە دیسان فەحز دەکرێتەوە سیارەکە دێتە هەولێرە لە هەولێرە فەحسە شتێ دەکەن دەرەن ساقیت بوو باشە ئەگە ساقیت بوو ئەو سیارە نەجاحەتی نییە بۆ بیانویان چێکە دەڵێن ئەم سیارەیە ساقیت بوو یان سەلامەتی تەواو بیانویان وەڵی برێم چیە نازانم لە هەولێر ڕقم ناکرێت کاکە بەڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ سیارەکان داخل کراینە ئێستا دەرێ شانسی نەیبی بەتانەی نەیبی وەرە سیارەکان تەمەشاکە ئەگەر نقطەی شانسی پێ و بەتانی پێوە بوو سیارەکان با ڕقم نەکرێت بەس کاکە دەرکەک لێ دەدرێت سیارە لێرانە وەردەگەڕێ سیارە بە 20 زیان دەبڕێتەوە لێرانە ڕقەمیش دەکرێت هیچیش لە گۆڕێ نییە. کاکی من بە قوربانتان بم ئەنگۆ هەر دەڵێن کاکە بە مواسەفاتی سیۆسی داخل دەکرێت بە ڕێنماییەکان بەڵام ئێمە جێویست بووینە لە بەرپرسا لە وەزارەتی ناوخۆ دەڵێ ئەو کاسبکارانە سیارەی غەرقان دەینن سیارەی بڕاوە دەینن با ڕقم نەکرێت غەرگان با ڕقم نەکرێت شانسی هەیە با ڕقم نەکرێت بەس بە پێی ڕێنمایەکان وەزارەتی ناوەخۆ کاکە داخل کرا سیارە یعنی ئێوە بە ئەگەر سیارەك شکیان لێبی فەحسی مەڕووری دووبەی پێ دەکەن ئەوها لە خۆڕە داخل نابی سیارە سیۆسی ناکرێت بە 3 فلتەر تێدەپەڕی سیارە ئەگەر پێشی نەیبی دەرگایەکی هەیتی ینی تۆ دەڵێ لە هەولێر بۆ لە هەولێر ینی لە سلێمانی شتێکی ترە لە دوهۆک شتێکی ترە لە پارێزگایەکی عێراق شتێکی ترە زۆر فەرقیە لە بۆچ باشە کاکەمەر ئێستا من سیارەجوان دابم دەکەم یەکسەر سیارەکەم باتڵ دەبی شتی وە هەیە خۆمە سفری ناین ناولێرە مەسەلەکە بڕەکە هەر زۆر کەمە. باشە تۆ باسنەوە کرد کێشەی من گەورەیە کێشەی من زۆر دەڵێ کاکە گرفتێکی زۆر گەورەمەیە تکایە وەزارەتی ناوخۆ کێشەکەم چارەسەر بکەن چییە کێشە؟ کاکە جان کێشەی من زۆر گەورەیە ئەوەلەن سارم هەیە چل شەوە عجز کرایە باڵێ یعنی بەبێ یەک ئێرباش هەبێ بەبێ یەک چشتی هەبیتن ماهانم بۆ دەبینەوە حزە سارم بەسەر داگیرە بامە تێبگەین پارەی گومرگت داوە پارەی گومرگم داوە بەر لە حدود داخلە هەموو ڕسومات هەموو شتت مەزبوطە کاکە جان پارەی فاسی سیۆسیم کرایە فاسیۆسیم شادەی لەگەرا دێتە گومرجی فاسی دەکرێتن دووبارە ئێستا هاتیە لە بۆ فعاز ناکرێ باشە سارەکەت بە چەند کڕیوە حدس کراوە سیارەکەم بە 123 وەرە خەفرۆ ئێستا حەز کرا حەز کرد چلشەوە چارە نووسی دیار نییە ناوەڵە چارە هیچ دیار نییە باشە دەرەوەی هاتی بۆ عجز دەکرێت دەیجێڕین و حدودی جارشک بگەڕێتە وڵاتی خولە هات لە دووبەی هاتینەوە و ئەو کۆمپانی بەنایشێت 10 ملیۆن دەری غەرامە دەکرێت
بەس تەماشای بازارکەم پێشان کا کامەرە ئەو هەولێرە مەرکەز تجارەتی هەموو عێراق بوو لە بۆ سیارێ ئەو هەولێرە دەیسە تەماشای بازاریکەم بازار هیچ شک بووە کەسابەت نما لە هەولێرێ ئەو خەرچی جنوب ئەویدا لە هەولێرە سیارەی دەکرد لێرانە ینی بازار ئێستا شەلل دەتان تەسووری کە جادەی تەسوور کە بزانانی یەک عارەب هەیە ماگەش دەبێت کەس عارەبەش دیتە لە ناو معرەزان باشە تۆ یەک بەس توخوا یەک من سارق مینە کلین باشە لۆم هەیە دوو مانگ باشم پێش ئەو دوو مانگەی دامم پێکردیە کیسەک زۆری کردە دەبی سارەکەم فڕێب دەمیان لۆم ساکەنەوە سایکەمەوە لۆم ڕقم کەم باش ئێستا کلینم کڕیە قسەک زۆری کردی ئەمریکیە ئێستا بابرێن میساڵان لا شانسێک سەرشی کردی پاش ئەو سام کردەوە نابی لۆم ڕقمکەن باش سارم کلین کڕیە بەس لۆم هەیە دوو مانگ باشم بە کاتێکی مانگەکەم هاژشتی ئێستا سارەکەم لێ درایە ئەمە یەک تشتمان لە حکومەت دەوێت کارڕێمایی لۆمان دروست کرد بە COC کارفاکس لێدا کارفاکس ئەوەی بابەتی ئەمریکایە بابەتی ئەمریکای کا و سیارەی کامان ئیش لەسەر دەکەین سیارە دامی قورس بیت لۆمان ڕەفز دەکەن بە دوای تەواوکردنی تشکینیان هەیە ڕەفز دەکەن ئەوان سەلاحیتیان دایتە ئەو کۆمپانی COC کا و ڕەفزکەن سیارێ منیسە ڕەفز کراوە لە ئیمارات مایتەوە نقورچەی هەبی لێدرانی هەبێ نیکەن ئێکاکە مادەم ناهێلی ئەو سیارەکانمان ڕقم بکری شەریکانمان ڕابگرن. ئەوەی دەیبینن ئەمە سویجی کۆمەڵێک ئەو ئۆتۆمبیلانەیە کە تەنیا لەم پێشنگایە کە زیاتر لە 6 ئۆتۆمبیل دەبێت هەر هەمویان ئۆتۆمبیلی وەکو خۆیان باسی لێوە دەکەن کوالیتی بەرز خەلیجی ئەمریکی هەر هەمووشیان وەکو خۆیان مەنەفێسیان لە بەردەستدایە و تەواوی ڕوسوماتەکانیان لەلایە ئۆتۆمبیلێکن پشکنینی COC-یان بۆ کراوە. ئەم ئۆتۆمبیلە بە نمونەیەک دەهێنمەوە ئەمە یەکێکە لە ئۆتۆمبیلانەی کە مۆدلی 2019 خاوەنەکەی لە ژۆرەوە دانیشتووە خەم دەخوا دەڵێ نازانم چی بکەم چۆن چارەسەری گرفتەکانم بکەم زانم کێشەکەی چێکمان دوو نەبی سیارەکەت مۆدلی چەندە 2019 باشە تو چی هەزەی چیان پێگوتی من ناوێرم بیگەمە هەزەی بە خۆم لە دووبەی دێنم بە سێ فلتەری داخل دەکەم هەموو گومرگەشی ڕسمیم داوە مەنەفێسەکەی لێرەیە ئەوە چێندەری ئەو سیارەیە ئەوە یابانە ئێرباگی تەقیە نەخێت بێ ئەرباگە هیچ مشکلەی نییە ئەبەت بێ ئەرباگا ئەوە 2019 ئەوە شادەی سیۆسیەکەی کە COC لۆ کردیمە دۆی داخل کردیمە ئێستا کەش ناوێرم بیبم بۆ ناوێری بیبیتە یەک نقوسکەی ئەوەن دەی ژۆریەوە سەیریکە بەس لە هەولێر یانە سلێمانی جوایە لە هەولێر ئێستا ئاوە نازانم سلێمانی لەبەر چ ژمارەت پێ نادن با بزانین سیارەکەت چی مشکلەیەکی هەیە بەس ماشەڵڵا لێ بخاوێنەوە دەڵی تازە دەچووە ئەو نقوسکەی هەیە ئەمە لەبەر ئەوەن یانی ئەمە چەندە بە بیبەمە فعز دەگیرێ باشە ئەوە بۆ تەسیرە چی کردووە هیچ تەسیرێکی نەکردووە تەنانەت یەک نقوسکەی لێرە پەیدا کردووە سیارەش لەسەر ڕێنمایەکان داخل بووە بە چەند فلتەری داخل بووە هیچ کێشەی کاکە ئۆتۆمبیلانەی ئێوە دەینن کوالیتی لەو ئۆتۆمبیلانەی کە کۆمپانیەکانی گەورە دەیهێنە هەرێمی کوردستان باشترە ئێستا ئۆتۆمبیلانە ئێمە دەهێنین زۆر کوالیتی بەقوترا یعنی ئەوانەی کە بە فەرمی زۆر کوالیتی بەقوترا و سیارانە هەموو ئیسترادی ئەمریکایە لە ئەمریکای دروستکرایە باشە تو چیت دەوێت ئێستا بۆ نمونە زەرەرەوە مایتەوە زۆر زەرەرە ناتوانم بیفرۆشم هەمووی توش کێشەی کۆمەڵایەتی بووە 15 سیارەم هینە 3 سیارەم فرۆشت ئێستا توش کێشە بووە لەگەڵیان بەشێک لە خاوەن کۆمپانیاکان کە لێرە کۆمپانیای تایبەت بە هێنانی ئۆتۆمبیلیان هەیە ئەوان دەڵێن کاکە خەمی ئێمە لە خەمی کاسبکارەکان گەورەترە ئەوان لەوانەیە دوسێ سیارە 4 سیارەیان کێشە هەبێ بەڵام یەکێک لە خاوەن پێشەنگاکە دەڵێ 200 سیارە 200 سیارەم هەیە 200 سیارەم ئێستا ڕاگرتووە ناتوانم بیبم هەزەی بکەم وانە بەخێر بێ زۆر سوپاسە سیارەتان هەیە ئەمن ئێستا کە زیاتر لە 200 سیارم هەیە زیاتر لە 200 سیارم هەیە بەخۆشم سعب کۆمپانیاما بەرپرسیاریشم لە هەموو قسەی کە ئێستا دەکەم لە پێشنگۆ لە پێش ئەو جەماوەرە کە لێرە ڕاوەستایە ئەو بڕیارانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە وەزارەتی ناوخۆ بە حقت بڕیارەکان لە جێ خۆتی بڕیارەکان باشە بەس ئەوانەی جێبەجێکارن گۆڕانکاری لە ناو بڕیارەکان دەکەن ینی لە نێو ڕێنمایەکان لە ناو ڕێنمایەکان
گۆڕانکاری دەکەن گۆڕانکاریەکان بە پێ برێم چییە لە بڕیارەکەی داهاتێ بەخۆش دەتانی بڕیارەکەی تەمەشاکەی لە وەزارەتی ناوخۆ بەڵگیان هەیە ئەو بڕیارانە کاتی دەرێ سیارەی ئەمریکییان خەلیجی دیاری نەکردی ئەمریکییان خەلیجێ بە شێوەی گشتی قسە دەکات بڕیارەکە دەڵێتن ئەگە شانسی برابەوە ئەو سیارە ڕقم نەکرێتن با بگەڕێتەوە با کۆمپانیش غەرامە بکرێت ئەمە بەخۆمان دەرێن مشکلێنێ وەکو سعب کۆمپانیەک ئەگە شانسی هەر سیارێک برابەوە با کۆمپانیای هاوردەکار غەرامە بکەن کۆمپانی سیۆسی غەرامە بکەن هیچ مشکلێنی بەڵام ئێستا جەنابی وەزیر بەرپرسا لە وەزارەتی ناوخۆ دەڵێ کاکە ئەمە بەس قسەیە ڕۆژانە هەزار قسەی وامان گوێ لێ دەبی لە بازار دەڵێن کاکە نەعەدالەتی هەیە واستە واستەکاری تۆ بەڵگەیەکم بخەڕوو کاکە گیان بەڵگەکان وەکو بەڵگەی کە بێخینە ڕوو بەڵگە وەکو سیارەمە هەیە چوویتە مرۆر ڕقم ناکرێتن دەرێ کاکە ئەوە ژوورەوە هەیە لە بریارەکەی وەزارەتی ناوخۆ هاتووە سیارەکە ڕقم ناکرێت کاکە دیارە سیارەکە بۆ پێویست نییە ئەوان ئەو ڕێنمایە دەریان کردێن نابی لەسەر ڕێنمای بڕۆن ڕێنمایەکە لە سیارە نەبرابیتەوە باسی سبوغ ناکاتن ئێسەوان ئۆتۆمبیلانەی کە ماوتەوە کۆمپانیای پارەی وەگرەوە تۆ باسی غەرامەکەت دەکرد بۆ غەرامەکە کێشەیە وەکالە نادەین نایدن لەبەرەوەی کابرا سیارە هینە کە دەستە مروری دەرێ کاچکۆمە سیارە ئەسڵەن فایدی دەژێڕنەوە ئێستا سیارەکەی عەدز دەکەن وەرە 10 میلیۆن غەرامی بدە ئەو 10 میلیۆن لە پێناوی چ بدەم لەسەر وێ قنجێک لە ژۆرێ لەسەر کەس غەرامە کراوە بەڵێ زۆریش ڕاگیراوە بەس غەرامە نەکراوە تا ینی بە سیارەکان عەدز کراوە سیارەکان عەدز کراوە ئێستا ئەو بازرگانانە ئێستا 1 میلیۆن دلارم لای خەرکە کە وەکالەتی بۆ ناکەم دەرەمە کابرا پارەم بۆ بێنە کاکە کە دەرێ پارە دەرە وەکالەتم بۆ بکە لە وەکالەتی لۆ ناکەم لەبەرەوەی سیارەکان یعنی لە فەعەس یعنی لۆیان ناکەن فرۆشتن دوامێن ئەمە چەند مشتری عەرەبم هەبوو باشە ئەو سیارانەی هاتوون چەندی فەحز دەکرێت ینی بە پێ ڕێنمایەکان ڕقەمی دەدرێت چەند ئەوکەی دەدرێت یان دیار نییە ئەمن لە سیارە هەیە ینیشاکەم ڕسمی لێ دەمبزام ئەو سیارە هەیە قنجی هەیە وەکالەتی بۆ بکەم ئەگە ناوەکالەتی بۆ نەکەم هەر هەموو بازرگانەکە ئەو تقریبان لەو 2 مانگەی 1000 سیارە ئێستا دۆخی بازارەکە بەرەو کوێ دەڕوە کار دەرێ کێشەمێ خاوە شەریکە دەرێ ناوێرم تووشی کێشەی کۆمەڵایەتی ئێستا بەرەو کوێ دەڕوە بازار وڵات تووشی کێشەی کۆمەڵایەتی بازاری ئەمن تەلەفۆن لە هەر یەکێک دەکەم کابرا بەناو حەق جواب بداتەوە ئەم بەناو حەق دەبێ قسەی لەگە بکەم یعنی ئەو ئیشەکە هەمووی وەستاوە پێشترێ چەند مشتری عەرەبم هەبوو سیارەی دەهیناوە ڕقەمی دەکرد لێرە ڕقەمان دەکرد دەمان بردە جنوب ئێستا هەر هەمووی بەخۆی دەنێرتە جنوب و لەوێ ڕقم دەکرێت یعنی بازارەکەی بە هەمووی وەستاوە بازار نەمایە هەر هەمووی وەستاوە بڕۆ ناو هەموو مەعرەج بگەڕێ هەر هەمووی یعنی کڕین و فرۆشتن وەستاوە بە هەموو شێوەیە تەواوی ئۆتۆمبیلانەی کە ئێستا لە پێشەنگەکان و لە بەردەم کۆمپانیەکان دەبیندرێ هەموو ئەو ئۆتۆمبیلانن ئێستا بازاری وەستاوە بەهۆی ڕێنماییەکان جێبەجێکردنی ڕێنماییەکان وەکو بەشێکی زۆر لە کاسبکاران دەڵێ ڕێنماییەکان باشە سەرسەرمان ئێمە بە پێی ڕێنمایی کار دەکەین بەڵام جێبەجێکردنەکە کێشەی تێدایە ئۆتۆمبیلێکی زۆر بازار وەستاوە کێشەمان نییە سیارە داخل بووە الحەمدولله بەس کێشەی مرۆری علاجێک بمان لێ بکە ئێوە ڕازین بازارەکەتان ینی ڕۆژانە 75 هەتا 100 میلیۆن بەس گومەری کۆمپانیاکەمانە کە بۆ دەواازەکان دەنێنێت 100 میلیۆن دینار ڕۆژانە هەفتانە ماگەنە حسابکە چەند دەکا ئەو دێتە ئێرە شانسی هەیە ئەوە هەیە دەچتە مرۆری حەجز دەکا دەیبا دەلێ دەی سارەکەش بگەڕێنیەوە باش ئێستا بازار چۆنە زۆرتان دەڵێن بازار نییە مشتری دێ دەرە سیارم بدێ دەلە کاکە بڕۆ فەحسوەزم بۆ بکە شکرینم بۆ بکە دەرچوو دەمەوێت دەرنەچوو نامێ باشە ئێوە دوێنێ چوونە وەزارەتی ناوخۆ چوونە وەزارەتی چی وڵامیان چیانەوە کێشەی منیە کێشەکان پەیوەنی بە گومرێک بکەن چوونە گومرێک چاوەڕێمان نەکە بکەن کتابەشی بکەن بە عام ئەمەش تەقدیم دەکەن لە بۆ وەزارەت جوابتان بدەنەوە پێشتر خەڵکێکی زۆر دەهاتە هەولێر خەڵکی بێگانە بە تایبەت وەکو خۆتان دەڵێن عەرەبەکان داات ئێستا بۆ نایە ئێستا لەبەر نەبوونی یەکەم ڕاتب تاسیری تۆزەک لەوان کردێت دووش لەبەر ئەوەی سیارەی
لا مركزي لكنوان داخلي يعني باش ما وما باش ما تصير بشي دروا كنوان ليدرايا او سيارانه طبعا عالميا ممنوع يعني او سياره استعمال بكريتن او ان ديكرن فرقي هي لقاو سياره ببيز ورقه سي ورقه مثلا فرقي سياره كي او هي ديكرن كواي عرب لبر اوهو كاري زياتنا دو بشي باشا شي لبر اوي نبوني راتبك يا باشا شي لبر او هۆکارێ باشە سەبارەت بە بازاری ئێوە یعنی تۆ قسە لەسەر ئەوە دەکەی دەڵێ کاکە وەڵڵاهی پێشانگاکانی ئۆتۆمبیل بازاریان زەعی بۆ کرێشیان پێ نادرێت ئەمە تا چەند ڕاستە بۆ وای لێ هاتووە پێشترێ مەثەڵەن ڕۆژانە 2 سیارە 3 سیارەم دەفرۆشت جێم لەوەی نەبوو کرێم چەندە چەند نییە باسی کرێژ ناکەم لۆمی دەردەهینا ئەمن بەخۆم بە برام بە دوسێ کوڕم بە کوڕی برایەکەم بە برازایەکانم ئەوانە 6 نەفەرین لە ناوە مەعرەزەی مانگانە هەر هیچمان هەر نەگربایە 6 دوورەکەمان لۆ دەماوە ئەو هەموو شخصە ئێستا کە ئەمن ئەوە لە مانجی 12 پارەکەەوە هەتا ئێستاکە لەوانەیە 3-4 دەفتەرم زەرەر کردیە زەرت کرد ئەرێ خوا ئاگادارە لەسەر ئەوەی پێشەنگات داناوە 3-4 دەفتەر ئەرێ خوا ئاگادارە باشە پێشەنگا هەبوو دابخرێ زۆر پێشانگا هەیە ئەوە تەوەرە یەکێک پیشان دەدەم هەفتەش پێشانگا لە خوارمە هەمووی داخرا لەبێ بازار لەبێ بازاری باشە ئەگەر دۆخەکەی تو ژوا بڕۆ توانین کرێ بدەیت ئەمن نا لەوانەیە توانای 2 مانگ 3 مانگ 4 مانگ شتەم هەوی خەڵکێک گلەی دەکا کاسبکار گلەی دەکا دەڵێ کاکە ڕێنمایی هەیە وەزارەتی دارایی گۆمەرگ ڕێنمایی دەرکردووە وەزارەتی ناوخۆ بەڵام وە خۆی جێبەجێ نابێت بەڕاست ڕێنماییەکان باسی چی دەکەن دەتوانین بڵێن ڕێنماییەکان وەکو پێویست جێبەجێ کراوە بەڵێ ئێمە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ناوخۆ پێکەوە کۆبنەوەمان ئەنجام داوە ئەو ڕێنمایە کە دەرکراوە ڕێنمایی ئاخی ڕێنمایی ژمارە 4 ساڵی 2020 باشە باس چ دەکە ئەو ڕێنمایە هەمووی تحدید کردیە ئەو سیارانە چۆن نییە چکەم و کڕۆشیان هەیە چیان هەیە بەپێی ئەو ڕێنمایە بەپێی ئەو ڕێنمایی هەرچکەوتیان تۆ دەڵێ ژمارە 4 دوایین ڕێنماییە بە هاوبەشی وەزارەتی دارایی گومرگ کاسبکار هەیە باوەڕ بکە کاک سابر لەسەری خۆی دەدەرێ ئەی هاوار بەپێی ئەو ڕێنمایە من ئۆتۆمبیلم داخل کردووە بەڵام لێرە لە هەزەی چوزانم لە فەحەس پۆلیسی هاتچۆ دەڵێ کاکە ئەمە دەرناچێت دەبێت دەستی بەسەردا بێت وایە چەندین ئۆتۆمبیل ئێستاوە لە حجزە ئێمە ئەوەی لۆمان هاتیە نۆ ئۆتۆمبیل بە مەمور لە بەڕێوەراتی هاتوچۆی هەولێر ئاراستامان کراوە ئێستا لە بەڕێوەراتی گومرجی هەولێر عجز کرایە چل مامەلەشمان لایە ئەوە لۆ هەمووان لیژنەیەکمان پێکهینایە ئەو لیژنە دووبارە ئیعادەی کەشف دەکرێنەوە ئەو سیارانە ئەگەر فعلەن وابیتن ئەگەر ئەو لێدراوەی کاریگەری هەبی لەسەر ئۆتۆمبیلەکە ئەو دووبارە دەگەڕاندرێتەوە باشە کەوایە تۆ مەبەستە بڵێ لە کەس قبول ناکرێت لە دەرەوەی ڕێنمایەکان مامەڵە لەگەڵ هاوڵات دەبێت ئەو ڕێنمایە کە دەرچووە وەک خۆی جێبەجێ بکرێت باشە هەندێکیان باسییانەوە کرد دەڵێ کاکە وەزارەتی دارایی گۆمەرگ ڕێنمایی دەرکردووە دەڵێ COC نەبێ نابێت داخل بێت دەڵێ کاکە COCشمان هەیە هەر دەڵێن کاکە دەرناچێت لە پشکنی وایە هەندێک مەسەرەن ئەمە شەریکەی فاحیسەمان هەیە لە حاجی عومەران لەگەڵ ئیبراهیم خەلیل یەک کۆمپانیا لێوێ هەیە لە باشماغ و پەروێزخان هەرێکە کۆمپانیاشی لێ هەیە ئەوانیش عەقدیان لەگەر کۆمپانیا کردیە کە لە دووبەی هەرێکە عەقدیان لەگەر کۆمپانیا کردیە ئەو کۆمپانیان COCیان پێدەدان دێن جاروای COC وەرگرتێ لەوێن دەرێ لە دووبەی بەڵام ئەلێرە لەکەنەوەوان دەرناچیتن ئەو COC چۆن کراوە لەوێن دەرێ ینی لەوێش فرت و فێرێکێ دوور نییە ئەوش لەوێن دەرێت فرت و فێری لەگە کراویت باشە پێم بڵێ ئەو ڕێنمایانە بە هاوبەشی بووە ڕاوێژکاری بووە خەڵکی پسپۆر شارەزاد کۆمپانیاکانیش ئەوانی کە لە حدودەکان فەحز دەکەن ئەوانیش نوێنەریان لە کۆبنەوەکەی بۆ ئاگادار بووینە بەڵام کاک سابێجیان بە قوربان تەمەشای بازار بکە بازاری پێشەنگاکانی ئۆتۆمبیل لاواز بووە پێشتر هەولێر ناوەندی بازرگانی بوو جممەی دەهات لە سیارە و کڕین و فرۆشتن خەڵکێکی زۆر داد ئێستا بازارەکە نەماوە ئەرێ بەڕاست ئێوە ئاگادارن ئاگاداری دۆخی بازاری
کوردستان و هەولێرن وایە ئێمە ئەگەدارین بەڵام بازار ئەوە شەر نییە هەر عێلاقی بەو کێشەیە هەبیتن ینی ئەوەی اقتصادیەکەش عێلاقی بە دابەزین و هەستان و نەبوونی بازار و ئەوانە ینی زروفە سیاسەکەش هەر پەیوەندی بۆیە هەموو شتێک هەر پەیوەندی بۆیەوە نیە برێ ئەمە ڕێنماییەوە دەرکی دەلوێ تاسیری کردیا کاکە زۆربەی هەندێک نارێم ینی هەمویان بەڵام هەندێک لە تاجیرەکانمان بەڕاستی دەچن ئۆتۆمبیلی وال لۆ دەینن بەکەل یەک فلز نایەتن کاکە هەبووە چۆن ئێستا ینی ئەو معاملەی لای منە هەندێکم لە ڕێ ئەنتەرنێت دەرمان هێناوە ئۆتۆمبیلەکان کاریگەریان هەوە حق نییە و کابرای تاجر بچی ئەو نوع ئۆتۆمبیلە بینی ینی بازرگان و تاجر هەیە بەرێ ینی زبڵ دێنێتە بەرێ ئەرێوەڵە زبر دێنیت بە ناوی ئۆتۆمبیل ئێمە کاریگەری کردووە لە چۆن ینی بەڕاستی متمانە نمایە باشە پێیانتان چێ بۆ کاسبکاران ینی دو قسە چێچیان پێ ئەمە دەرێن پێویستە ئەوان بە ویژدانەوە ئەو ئیشێکە ڕاستە کاسبی دەکەن کەس ڕێی لە کاسبی نەگرتەیە چۆن کاسبی دەکەن بەڵام کاسبێک بکەن حساب بکەن کە ئەو ساری دەینی دەیراتە برای کاکە سارێک بینی ئێرباجی تەقیە ئێرباجی دانایتەوە ئاسا سیستەم کرایتەوە ئێرباجی ناتەقیتن ئەنگ دەبی ویژدان و زەمیری هەبیتن سبێنێ ئەو سارە برای دەکڕیتن دەیداتە ئامۆزایەکی يعني هو خطر كاكا خطر شلون يعني سبني دعم بكي يرباك يعني تقييمي بيشتري تساق دكرا بيتوا دوباره توشي كارسات دبي ياخذ پاشەوەی کێشەی کاسبکارانی نێو هەرێمی کوردستان ئەوانەی تایبەت بە ئۆتۆمبیلی لێدراومان خستە ڕوو لەگەڵ وەزارتی ناوخۆ وەزارتی دارایی گفتوگۆمان کرد و داوای چارەسەری ئەم کێشەیەمان کرد لیژنەیەک پێکێنرا لەلایەن وەزارتی دارایی و وەزارتی ناوخۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە بە پێی ڕێنمایەکان داخل بوون و پۆلیسی هاتوو چۆ دەستی بەسەرداگرت و ئەو لیژنەیە بڕیار دەدات کە بە پێی ڕێنمایە یاخودنا دەژڵێن هەر کاسبکارێکی بازرگانی بە پێی ڕێنماییەکان ئۆتۆمبیل داخلی هەرێمی کوردستان کە بۆ لەمە دووە هیچ لایەنێک بۆی نییە دەست بەسەر ئەو ئۆتۆمبیلانە دابگرێت بە پێچەوانەوە ئەوە ئۆتۆمبیلێک نەشیاو بێت جارێکی دیکە دەبێ بگەڕێتەوە دەرەوەی هەرێمی کوردستان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.